فارسي والله لقى صافي هرقصات في راقيش أقد زين دقيقة دقنا لوريا برستوي تاني شوي حكم سارة
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom op! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Vallahi. Selamet ya. Ama ne işte ne atıyor öyle geççiliğine. Ya valla işte ne geççiliğine. Biz kolay nazım 100 saat bizde bekliyoruz. والله ليش تاو زلاتك كلا نور لبير كله كتصويرنا تصوير ان شاء الله ان شاء الله
خێراتنی بەڕێستان دەکەم. ئەم خولەکی بچووکراوە بوو، ینی لە 4 تیپ پێکدات، 4 هەڵبژاردەی پارێزگاکانی کەرکووک و مووسڵ و هەڵەبجە و هەولێر بوو. بۆ ئەوەی زیاتر باغ بە وەرزکارە دێرینەکان بدەین ئەم خولە کراوە و زیاتریش لە بۆ ئەوەی بوو کە بە پێویستمان زانی بە ناوی خوالێ خۆش و محەممەد عوسمان بکەی کە یەکێک بوو لە با بڵێن ڕاهێنەر و یاریزان و با بڵێن دەستەی کارجێڕیانەی هەولێر هەر بەناوی و پێشمان خۆشە خولەکانی داهات و هەریەکەی بەناوی یەک لە یاریزانەکانی ئەم شارە بکەین. ئەمە دەست پێکێک بوو کە ئەم دەستەیە کە بۆ ئێمە دانراوە دەستەی کارجێڕی یاریزانە دێرینەکان کە پێک دێ لە با بڵێن کاک سڵاحەدین سیامەند و کاک پشتیوان شبی بوو، کاک محەممەد حەمەخان و کاک ڕافت بەدرەدین و زۆربەی کاک سالار ئەجەل و کاک غەزبان و زیاتر لەگەڵ بەندە بۆ ئەوەی خزمەتی وەرزکارە دێرینەکان بکەین. دوای ئەم یاریەش مانجی داهاتوو خولێک لە سەرتاپای عێراق پێک دێتن بۆ یاریزانە وەرزکارە دێرینەکانە. پێمان خۆشە ئامادە باشی ئەوە بکەن وەکو پارێزگای هەولێر، وەکو هەڵبژاردەی دێرینەکانی هەولێر لەوێش ئەنجامەکمان هەبیتن. سوپاستان دەکەین. سرود غازی ئەحمەد، سەرپەرشتیاری وەرزکار دێرینەکان. سەرەتا پیرۆزبایی لە گشت وەرزشوانانی شاری هەولێر دەکەم بە تایبەت وەرزشوانە دێرینەکانی هەولێرێ کە ئەو هەڵبژاردە ینی هەڵبژاردرای لە یاریزانەکانی ئەو تیپانەکە لە ناو هەولێرێنە. بە ئومێدی خوا ئەمە بەردەوام دەبین لەسەر سەرکەوتنەکانمان بە تایبەت کە ڕێکخستنی ئیشوکاری دێرینەکان وەکو ڕابطە کە دامازراندا کە ئەوە بە دامەزراندنی ئەو ڕابطەیە دەبێت ڕێکخستنی وەرزشی دێرینەکان دەبیتن و بۆ بەشداربوون ناو پەڵەوانتەکان کە دەکرێتە ناو عێراق و لە دەرەوەی عێراق ئینشاءڵڵا وەکو خۆ زانی ئەمە لە تورکیا یەکەم بووین، لە عەمان یەکەم بووین، هەروەها لێرە ئەو خولەی چوارقۆڵیە یەکەم بووینە. خولەکی بەهێزمان لە پێشە وەکو ئەوەیە خولی دێرینەکانی عێراقا و بزانم پاش 2 هەفتەیە دەبی باش خۆمان ئامادە بکەین و بێگومان دەرکەکرایتەوە نەگەی ینی ئەو لە یاریزانە دەرکەکرایتەوە بە هەر یاریزانە چی دێرینی کە خۆی پیشان باتن کە شایستەی بی بێ فەرق و جودایی بانگواز دەکرێتەوە بۆ ئەو تیپە. و سەرەتا دەمەوێت دیسان پیرۆزبایی بۆ هەموو ئەو هەندەرانەکە هاتینەوە و ئومێدەوارم ڕۆژ بە ڕۆژ هەندارمان زیاتر دەبی بە تایبەت بەو سەرکەوتنمانە بە دەستمان کەتیە بە ئەو خولانە هەمووی و زۆر سوپاسی جەنابتان دەکەم بە ئامادەبوونتان بۆ تەختیەی ئەم نەشاتە بەڕاستی پاڵپشتەکی زۆر گەورەیە لۆمە و زۆر سوپاسان دەکەم. زۆر سپاس پیرۆزبایی لانی وەرشی هەولێر دەکەم. من دوێنێکەش ئاماژەم پێکرد ئێمەوا دیارە نزیکەی 6-7 ساڵێکە برادرانمان نەبینەوەنیوا لە تەمەنی خۆمانن، تەمەنی پیرەکان 40 ساڵمان پێ دەڵێن. جەماعەتیانی وەرشی هەولێر، جەماعەتیانی وەرشی مووسڵ، هەڵەبجە، هەموو شارەکان ئەم خولی ڕوادانە بڵین 40 ساڵەوە شتێکی زۆر دڵخۆشکەرە. دوای ئەوەنە ساڵ یەکتری دەبینینەوە و کەسانێک کشەیە تام و چێژ لە مەساتی هەنێ یاریزان وەردەگرێت. بڵێ توناڵی ئێمە بەسمەیەکمان هەبووە لە کوردستان لە عێراقا وا دیارە ئەم جۆرە خولانە پێویستە، زۆرش پێویستە چونکە بەیەک شاد دەبینەوە، پەیامێکی ڕاستەقینە دەگەێنین کە وەرزش چۆنی بۆ ئێمە هەمومان براین. وەرزش لە پێناو ئەوە دەکەین کە ئێمە وەرزشوانان هەمومان دۆست و برادەر و خۆشەویستی یەکین. ئەو خولانش وا دیارە خولێکە لە تەنشیتیە خۆ ئامادەکردنە بۆ کاسی عێراق، جامی عێراق وا دەست پێ دەکا و هەفتەیدا بێتەوە. ئینشاءڵڵا ئەو خولانە بەردەوام دەبی، داوا دەکەین لە بڵینەشەی تۆپی عێراق ئەو خولانە بەردەوام بکات لە هەموو شارەکانی عێراق لە زاخۆ تا بەسڕای. ئێمەش خۆشەکە ئەگە بچینە بەغدای، ئێمە ساڵ پار چوینە بەغدای، چوینە کەربەلای، وا دیارە ئەو خولانە پێویستە. هەولێرش هاتە کنێمە لە کەرکووک میوانداریمان کرد و پێویستە ئەو خولانە بەردەوام بیت.